بۆقسەکردنی زیاتر لە بارەی نەناردنی شایستە دەرەکانی حکوومەتی عراق لەلایەن حکوومەتی عراق بۆ هەرێمی کوردستان و پابەنەبوونی حکوومەتی فدراڵی بە دەستور و داواکردنی تەواوی داراییەکانی داهاتی فدراڵی و نافیدراڵی لە هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی عراق و گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز شوان محەممەد کەلاری ئەنجامی پەرلەمانی عراق لە کەلارەوە لەگەڵماندا. بەڕێز شوان محەممەدەم کاتتان باش. من بخێر هاتنا کوردستان 24 هێشتا دیار نینە زەڵال نینە کە داهاتوویە سەردانên van شاندان چاوانیا جێبەجێکردنە ڕێککەوتنی ناوبەرە هەولێر و بەغدای هەردوو حکوومەتên هەرێما کوردستانی و عێراقی دێبەر بکیش ئاراستەی بە بچیتن و خەلکی هەرێما کوردستانی بەردەوامی دەستێوە لەسەر دلێ وایە هیچ ئاسوویەک دیارە دێ چ لێ هێت؟ بەڵێ زۆر سوپاس. خۆی قەرار بوو دوێنێ وەفدی حکوومەتی هەرێم ڕۆیشتایە بۆ بەغدا، دواتر وتیان چوارشەم، دواتر بە گوێرەی تازەترین زانیاری بە بۆنەی هاتنی وەزیری دەرەوەی تورکیا و بۆ ئەوەی وردەکاری زیاتر بە تایبەتی لەسەر بابەتی یاسای نەوت و غاز تەفاسیلەکان بە باشتر کۆ بکەنەوە. وەفدی حکوومەتی هەرێم ئاگدار کراوەتەوە کە ئەم ڕۆژی هەینی بچنە بەغدا. خۆی بە شێوەیەکی گشتی لە ڕاستیە هیچ هەرێمی کوردستان یان حکوومەتی هەرێمی کوردستان هیچ مبەڕێکی نەهێشتووەتەوە بۆ ئەوەی شایستە دارایەکانی هەرێمی کوردستان نەگا. خۆگەر شتێک هەیە حکوومەتی فیدراڵ ئەتوانێ ڕای بگەێنێ بابزانین خەلەلەکان لەکوایە و دوا تەقریری ڕقابەی مالی هەردوو لای حکوومەتی فیدراڵ و هی حکوومەتی هەرێمیش دراوەتە بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڕێز محەممەد شیع سوودانی تا 36 لە یەکی یەکەوە تا 36 ئەم ساڵ با بڵێن هیچ ملاحەزەیەک نەبووە. ئەسڵەن ڕقابەی مالی عێراقی زۆر متەفاعیل بوونە، زۆر ڕقەم و داتا و زانیاریەکان هەمووی خراوەتە بەردەستیان، هیچ ملاحەزەیەکی نەماوە. ئەمێنێتەوە سەر ئەوەی وەکو لە کوردەواریە ئەڵێ ئەگەر ئەم ئەقلێتە لە بەغاوە بیانەوێ مێشێکمان لێ ئەکەن بە گامێشێک، یعنی بەڕاستی ئەگەر هەندێک خاڵیش هەبێت هی ئەوە نییە تۆ موچەی هەموو فەرمانبەرانی ژێر دەسەڵاتی خۆ بدەی بەڵام ئامادە نەبی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بدەی. وەکو ئەزانین لە 20 مانگ تا 25 مانگ یان لە 18 مانگ تا 25 مانگ سەرجەم فەرمانبەرانی حکوومەتی فیدراڵ با بڵێن موچە وەرەگرن. بۆیە بە هەموو بە گوێرەی دەستور، بە گوێرەی یاسا، بە گوێرەی بە هەموو پێوەرێک، بە گوێرەی ڕێکەوتنەکانیش، بە گوێرەی ئەو پێشەوە چوونەی کە حکوومەتی هەرێمی کوردستان چووەتە پێشەوە حەقە بەغداد لە ماوەی ئەم هەفتایان سەرەتای هەفتەی داهاتوو سەرجەم شایستە دارایەکان بنێرێ. ئەگەر نەینێرێ ئەو کاتە بەڕاستی بابەتەکان ڕوو نەبنەوە، ئەقلی مەرکەزیەت و نیەتی خراپی هەندێک لە دەسەڵاتدارانی بەغدا بەرامبەر هەرێمی کوردستان ڕوو نەبێتەوە و بە تەئکید من هەمیشە ئەیڵێم ئەم هەرێمە بەرەنجامی خەبات و خوێنە و سەرکردایەتێکی ژیرمان هەیە. سەرۆکی حکوومەت و ستافێکی بەهێز بە وردی لە ناو مەسەلەکان چاودێریەکەن، بە هیچ شێوەیەک ڕێگە نادەین فەرمانبەرانی هەرێمی کوردستان، خەڵکی هەرێمی کوردستان ئیرادەیان بشکێنرێ یان بیانەوێ ئێمە تەسلیم ببین. بەڵام گەشتبینین ئومێ دەکەین وەکەوەی هەمیشە سەرۆکی حکوومەتی فیدراڵ تەئکیدی لێ ئەکاتەوە کە ڕێگە نادا ئەوانەی ئەیانەوێ کێشە لێ نێوان هەردوو حکوومەت دروستکەن. ئەو ڕەوتە ئەو نەزعەیەی کە لە بەغداوە بەڕاستی کێشە بۆ خودی کابینەکەی محەممەد شیع سوودانی و بۆ خودی حکوومەتی هەرێمی کوردستان دروستەکە ئیرادەیەکی بەهێز هەیە کە ڕێگە لەمە بگرێ و ڕێگە لەو دەستێوەردانە دەرەکەیش بگیرێت کە ئەیانەوێ بەڕاستی هەمیشە گۆمەکە لێڵ بێ، هەمیشە باڕوودۆخی عێراق شێواو بێ بۆ ئەوەی ئەوان ئیسفادەی سیاسی و مالی خۆیان بکەن. بەڵێ بەڕێز شوان محەممەد، چ ئێمە وەکو میدیاکاران چ ئێوەش کە وەکو نوێنەران یان شارەزایانی وەکو نوێنەران ئەنجومەنی نوێنەرانی عراقیان شارەزایانی سیاسی، ینی دەتوانین بڵین لە بچووکترین کەس بۆ گەورەترین کەس لە هەرێمی کوردستان ئازانێ مامەڵی حکوومەتی عێراقی لەگەڵ هەرێمی کوردستان چۆنە چه عەقڵیەتێکە. بەڵام کاتێک کەسێک فەرمانبەرە ئەمە نازانێت، ئەوەی ئەیزانێت موچەکەیەتی لە کاتی خۆیان وەری بگرێ
چارەسەر چییە چی بکەین؟ واللهی خۆی ئەمە زۆر تەواوە کە جەنابێت وتێت یعنی فەرمانبەرێک لە هەولێر لە سلێمانی چه عیلاقەی بەوە هەیە تۆ تێڕوانینی جیاواز لەسەر ئەوە هەبێ زەریبە سیادیە یان سیادی نییە ئەمە ماڵ و خێزانی هەیە ئەمە فەرمانبەری عێراقیە هەمان فەرمانبەر لە بەسرە و کەربەلا و نەجەف لە ڕووی دەستوریەوە لە ڕووی قانونیەوە حەقی لەسەر حکوومەتی فیدرال چۆنە ئەم فەرمانبەرەی هەولێر و سلێمانیش هەمان حەقی لەسەر حکوومەتی فیدرال هەیە یعنی بەڕاستی ئەمە غەدرێکی زۆر زۆر گەورەیە یعنی لە ڕووی نەتەوەیەوە لە ئێمەیکەن چەسانەوەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان فاکتەرەکەی ئەوەیە کە فەرمانبەرەکان کوردن هی هەرێمی کوردستانن ئەوان ناڵێم هەموو حکوومەت تا ئێستش ئێمە بەڕاستی نەگەیشتوینەتە خاڵی کۆتایی بەڵام زۆریشی نەماوە لە ڕاستیە لە هەموو یەک دوو هەفتەی تر هەموو بابەتەکان ڕوونە بێتەوە بەڵام ئەوەی ڕوونە لای ئێمە ئەوەی لای وەکو جەنابی شت میداکاران و ڕۆشنبیران و نیشتیمان پەروەرانی ئەم وڵاتە ڕوونە نەزعەیەکەیە تێڕوانینێکەیە لە بەغداوە کە هەمیشە لە بۆسایە بۆ ئەوەی کێشە بۆ هەرێمی کوردستان دروستکە وەکو حکوومەت وەکو ئیدارە کێشە بۆ فەرمانبەرانی هەرێم دروستکە کێشە لە نێوان فەرمانبەرانی هەرێم و حکوومەتی هەرێم دروستکە کێشە لە نێوان حزبەکانی هەرێمی کوردستانە دروستکە یعنی لە ماوەی ڕابردووە بینیمان بانگشتی سەرۆکی حزبەکەن ئەوە ئێمە لە بەرخاتری تۆ بوجە ئەنێرین موچە ئەنێرین ینی شتیوا لە هەموو دنیاە باشە هێژایشوان ئەخفتنێن هەند بێژین و سەردانێن یەک لە دۆفیەکێن شاندن حکوومەتە هەرێما کوردستانێژی و هەروەها دیوانە چاودێریە عێراقی ینی هات دو هەفتیە لە هەرێما کوردستانێما مادەم هیچ پێشنیارێک نینە ئەو کیژان تاخم و دەستەیە جەنابێ هەوە ژێ بەحەستکەتن بویە خاترکانێ حتا شایستین دەستوری و یاسایین موچەخور و فەرمانبەرین هەرێما کوردستانی فڕێکیان باشە ئەو تاغمە توژێ بەحەستکەی لەژێر باندورە کێنەک و بوی ڕەنگی تەفگەڕێتکەن و بڕیارێت دەن و بڕیارێن وان سەروی حکوومەتە عێراقییان ژی و دیارکیری بێژم سەرۆک وەزیرێن عێراقی ئەمانە بەڕاستی لە هەرێمی کوردستان نیش هەن یعنی حزب هەیە لە هەرێمی کوردستان ستراتیژی خۆی لەسەر ئەوە بنیاد نراوە کە فەرمانبەری هەرێمی کوردستان برسی بێ کە موچە نەبێ کە داهاتمان نەبێ کە حکوومەتێکی لاوازمان هەبێ بۆ ئەوەی مزایدە بکە پەیام و خیتابی خۆی بەو شێوەیە ئاراستە بکا کە تۆ مادام موچەونیە دش بە حکوومەتی هەرێمی کوردستان بوەستەوە لە کاتێکدا خۆی ڕۆڵی سەرەکیە بینێ لە ژێرەوە لە بەغداد بۆ ئەوەی بەغدا شایستە دارایەکانی هەرێمی کوردستان نەبینێ بەداخەوە ئەم ناتەبای و وەکو ئەڵێ ڕۆڵە خراپەی هەندێک حزب و کەسایەتی ناوخۆ لە هەرێمی کوردستان کاریگەری هەیە ئەوە یەک دووەم عێراق وڵاتی دەستێوەردانە گەورەکانە عێراق هەمیشە لە ژێر هەژمون و کاریگەری ئەقلیمیایە ئەمانش بەڕاستی ئەجیندای خۆیان هەیە سیاسەتی خۆیان هەیە مەسلحەتیان لەوایە کە هەرێمی کوردستان احتیوا بکرێ فشاری لەسەر دروست بکرێ سەریەشەی بۆ دروست بکرێ جگە لەوەش بە شێوەیەکی گشتی لە بەغدا تێڕوانینێکی سلبی هەیە ئەقڵێتێک هەیە تا ئێستا باوەڕی بە بنەماکانی فیدراڵی نییە ئەقڵێتێک هەیە کە ئەوێ زۆر مرکزیانە بیر بکاتەوە ئەوێ یعنی وەکو محافظەیەک سەیری حکوومەتی هەرێمی کوردستان بکە ئەم ئەقڵێتە لە ناو هاوپەیمانێتی ئیدارەدانی دەوڵەتا کە ئەم کابینەیان پێکێناوە حزوری هەیە لە ناو کابینەکەی محەممەد شیع سوودانیا حزوری هەیە لە ناو حزبە شیعەکانە حزوری هەیە لەوانەیە لە ناو هەندێک لە حزبە سونیەکانیشە حزوری هەبێ ئەمە لەوانەیە لە دەرەوەی محەممەد شیع سوودانیش بێ کێشە بۆ خودی محەممەد شیع سوودانیش دروست بکەن بۆ نێوان هەردوو حکوومەتی دروست بکەن یعنی ئەمە بابەتێکە لە دوای 2023ەوە ئێمە بە ئاشکرا هەستی پێەکەین ئەگینا ئەگەر مەسەلە ڕێککەوتن بێ و ئیمزا بێ و ئێمە ڕێککەوتنی سیاسیمان هەیە ڕێککەوتنی ئیداریمان هەیە هەردوو سەرۆکی حکوومەتی هەرێم و سەرۆکی حکوومەتی فیدرال ڕێککەوتون مەناهجی وزاری کارنامەی کابینەی محەممەد شیع سوودانیمانەیە کە هاتووەتە حکوومەت و هاتووەتە پەرلەمانی عێراق و هەمومان دەنگمان بۆدا نێت پاکی خۆمان بە تەواوی پێشان داوە بۆ ئەوەی بەڕاستی
حکوومەتێک ئەگەر پارتی و سونە بەشداریان نەکردایە لە پێکێنانی ئەم حکوومەتە ئەسڵەن 200 ئەندام پەرلەمانمان لە پەرلەمان کۆکرایەوە و حکوومەت هەر پێک نەهات لە بارودۆخێکی زۆر خراپە کە ڕەوتی سەدرکشانەوە ئێمە فاکتەرێک بووین بۆ ئەوەی نێتپاکی خۆمان پیشاندەین ئەمانەوێت لەسەر بنەمای دەستور لەسەر بنەمای فیدراڵیەت لە حکوومەتی لە عێراقی نوێدا ڕۆڵمان هەبێ شایستە دارایەکانی خۆمان حقوقی ئینسانی حقوقی سیاسی هەرێمی کوردستان دەستەبەر بکەین بەشداری لە پێکێنانی ئەم کابینەیەمان کرد بەڵام لە 2023 تا ئێستا ئێمە بەدەست بێمتمانەیی ناڕازگۆیی پەشیمان بوونەوە فرت و فێڵکردن بەدەست ئەم بەغداوە ڕوتێ لە بەغدا هەموو دەسەڵات ناڵێم بەڕاستی بەدەست ئەمانەوە دەناڵێن ئەمانە خاوەنی ئیمزای خۆیان نین خاوەنی وعدی خۆیان نین ئەمانە دەستور پێشێلەکەن دەستور یعنی حکوومەتێک ئەگەر بێ حکوومەتێکی باش بێ ئەبێ خەمی گەورە و ستراتیژی گەورەی ئەوە بێ کە ئەو دەستورەی کە دەوڵەتی لەسەر بنیادنراوە دەستور جێبەجێ بکە ئەمانە دێن ئەگەڕێن کام مادەی پەیوەستە بە مافەکانی هەرێمی کوردستانەوە یەک بە یەک مادەکان ئەو مادە دەستوریانە جێبەجێکەن ئێستا تەسەوری ئەویان لێ بکەین ڕێکەوتنیە لە نێوان وەفدی حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵە هەبێ سەرێشەی بۆ دروست نەکەن کێشەی بۆ دروست نەکەن بە تاکید ئەو فۆبیامان هەیە ئەو ترسەمان هەیە بەڵام هێشتا ناومێد نین هێشتا مولتەزمین بە ڕێکەوتنەکانمانەوە هێشتا تا 1-2 هەفتەی تر کە هەموو فەرمانبەرانی عێراق موچە وەرەگرن و ئێمەش هەموو داتاکانمان تەسلیمی ڕقابەی مالی عێراق کردووە چاوەڕێ ئەەکەین بزان چیە بێ ئەو کاتە بابەتەکان بۆ هەموو خەڵکی عێراق و کوردستان و دنیاش ڕوون دەبێتەوە. بەڵێ بەڕێز شوان محەممەد کەلاری ئەندامی پەرلەمانی عێراق لە کەلارەوە لەگەڵماندا بوو سپاس بۆ بەڕێستان.